نزیکەی 10 ساڵە دەست و پەنجەی لەگەڵ ئامادەکردنی نانی بەیانی بۆ کڕیارانی نەرم کردووە. بەڵام ئێستا بەهۆی هەڵکشانی نرخی شمەک و خواردەمەنیەکان تەواو نیگەران و دەڵێت یەک کارتۆن هێلکە بەراورد بە هێلکەی ئێرانی و تورکیەکە 17,000 نرخەکەی چۆتە سەر. بۆ دوکانداریش زۆرە بە دڵنیایەوە بن بێلکە و ڕۆنە فرۆشم کابراڵی هێلکێکم بەریدازم ئەیمبایی چی بێ خێری چی بێم سەری چی بێ وانە ینی باموو شێوەیە زۆرەکەی لەسەر بە حکومەوەی مەڵێ وابزامی ئینتاجی خۆمانە ئیندا خۆمانە پس تۆ دیقەت بدە لە تورکیا و لە ئێرانەوەیەت کارتۆنی هێلکە 12 طبقی تەیە باوەڕم پێ بکە لە 12 طبقەکە باوەڕ ناکەم 20 دانشگاوی تیا بێ بە هەمووی باشە نەگەی خۆمان لێرە لە تەبقێکا 2-3 دانیشگاوی تایە. بەهۆی قەدەغەکردنی هاوردەی هێلکە لە وڵاتانی دراوسیەوە سەرباری کەلوپەل و پێداویستەکانی دیکە نرخی تەبقێک هێلکە زیاتر لە 2,000 دیناری چۆتە سەر و ئەمەش دوکاندار و هاوڵاتیانی نیگەران کردووە. هەمووی گرتوتەوە بە تایشی 100 لێماس بە 8,000 و نیوە کابران بەیانی تایوارێ بلۆک سەرخە 15-20,000 10,000 با بە 100 لێماس ئەچی با بە مۆلیزە ئەچی با بە ڕئیسی ئەچی با بە ماڵ و مناڵی هەموو وەزعەکە شێواوە کەس خۆی بە ساحیبێ مشارە نازانێت سەرکردەکان بۆ خۆیان جیفانیان پڕە و تێر و تەسەلن و یاری بە عەقڵێ و خەڵقەکە تۆ پێ خۆشە من دیناری زیاد لە تۆستەنم ئەی وەکو وا من لێ بسەم ئەی چۆن دەرینە ئەرە وەڵڵا دەریە برن و بەس دەسەڵاتی سعرەکەی زیاتر کرد. ئێمە چییە؟ ئێمە حسابی چیەکەین؟ ئەڵێ بە 64,000 یان بە 55,000 یان بە ئێمە دینارێکی خەینە سەر 2 دیناری خەینە سەر ئەینی. بەپی زانیاریەکانی پەیام ئەو دەنگۆیانی باس لە کەمکردنەوەی شمەکی بەشەخۆراکی ماڵان دەکات دوورە لە ڕاستیە و هیچ بەرنامەیەکی لەو شێوەیە لەلایەن حکومەتی ناوەندیەوە بڕیاری لێ نەدراوە. بەرزبوونەوەی بەردەوامی نرخی شمەک و خواردەمەنیەکان لە کاتێکدایە ئەم ساڵ لەلایەن حکومەتی ناوەندیەوە 75,000 تەن خواردەمەنی بەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان دابەش کراوە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا ئەگەر حکومەتی عێراق بەشەخۆراکی مانگانە بەسەر خێزانەکاندا دابەش نەکات لەم بێ چاودێری نرخە و هەرێمێکی بەکاربەرەدا نرخی خۆراک و پێداویستەکان دەگاتە چەند؟ وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی